دیموکراسی کاکە دیموکراسی عیلاقەی بە عەرەبانەوە چییە لای بەلا ئەوە چی کاکە ئەوە چییە؟ ئەم عەرەبانە ناخۆڵەیە لە ناوەڕاستی ئەم جادەیە قوت کردوتەوە پێڵە مەڵەم عەرەبانەکە دابە ئەڵێ وەڵا لای نابم دیموکراسیەتە نەخێر لای نابم و چیشی لە دەستێ بڕە تەقسیری مەکە دەبڕدەی ئاخر چاو بەخۆ دەکەێتەوە ئەزانی چیم لە دەستیە لای کاکەگیان بە قوربان ئاخر تۆ چیت؟ شارەوانیت مروریت پۆلیسی چیت کاکە تۆ چیت؟ پورە بەخوا ئەوان زۆر باش و ڕێک و پێکن لەگەڵمان ئەوان پێش ئەوەی بێن بۆ تەفتیش نوکەیەکمان بۆکەن یعنی وا هاتین عەرەبانە و شەکانتان لابن بەس ئەمە گڕی کردووە ئەڵێ بەنزینە گڕی کردووە ناگوژێتەوە وازم لێ بەخوا جوانە بۆ بەڵێ جوانە ناتەوێ منیش نوکە بۆ بکەم نوکەم بۆ بکەی ئەیگرم دوایی نەڵی زەرەری وەحدە و مەحدەم لێ ها زۆر جوانە ئەیگری ها بەڵێ جوانە عینە یاریەکەی بینی ئەڵمانیا و ئیتالیا ئەرە وەڵا ئەڵمانیا و ئیتالیا و باش و باسی و یاری کرد بۆ ئەڵێن یاریزانەکانی پرتوگال نییە بە ئەسڵ هیچیان پرتوگالی نین جا ئەوە زانیچی لەو کاکەم بپرسە معلوماتی زۆرە لەو بپرسە معلوماتم زۆر بێ زۆر نەبێ بەشی ریاضەی لێ نام چونکە مطلقاً من ئیمانم بە ریاضە نییە توخوا معقولە 7,000 کەس دابنیشن سندویچ بخۆن و سەیری 22 کەس بکەن شەق لە تۆ پێگەڵێن نەوەڵڵای خۆی لە ڕاستیا معقول نییە ئەسڵەن ئەو 22 گەنجە پێویستیان بە ریاضە نییە مەفروزە ئەو 7,000 کەسە ریاضە بکەن و پێویستیان بە ریاضە هەیە کورە ریاضەی چی بکەن کاکە تۆش قسەیە بە تۆزێ معقول بێ ریاضە بۆ بکەن ئەوان مشکلەی غازیان هەیە ڕاکەن بە دوایە مشکلەی بەنزینیان هەیە مشکلەی کارەبایان هەیە هیچ ئەو خۆ مەسئولی شەرقیشیان نییە چاوبڕکیان لەگەڵا مەکەوەرە قسەی زل عەرەبانەکەدا بەیەوە لای نایە لایە من ئەڵێم لای نایە کاکە گیان ڕجال یەکەم ئەمە برادەرتە لە کۆڵمی ناکەیتەوە دەبڕە لە کۆڵم بەرەو با دوعانە بەیاکەم وەڵڵاهی کاکەجان خۆی قسەکەی ئەو زۆر معقولە یەکەم عەرەبانەکە مخالیفە دووهم ئاخر چۆنە بێ ئاڵای کوردستان لەسەر عەرەبانە بفرۆشتی پاشەوە یەک شتی با پێ بڵێم دوعانە بەم شتە پڕوپوچانە پێیان ناکرێت تێ ئەگەی پاشەوە تۆ هاتووی لەسەر و هەموو شوانێ ئاڵای کوردستانە داناوە هەڕاجیەکەی ئەی ناکەی کڕی و مەخۆ نەم دزیوە نەخێر ڕاست دەکەی من ئەی فرۆشم بەڵام خۆ من وەکو بەعزە کەسێ ناچم دەنگم بفرۆشم بەس نییە وەکو بەعزە کەس ناکەم پێمان مەفرۆشەرەوە قسەی زلمەکە بۆکو بەعزە کەسێک وەکو بەعزە عەرەبانەکە دابە لای نابم دەبڕۆ لە کۆڵم بەرەوە ڕجال یەکەم با دوعانە بەیاکەم لە بەیانیوە سفتاحم نەکردووە کاکە ساحێبی کۆشێک هێزانم لە کۆڵم گەرەوە ڕجال یەکەم کاکەجیان بە قوربانی چاوم قسەکەی ئەو ڕاستە کاکەجیان مخالیفی زۆر مخالیفی ئاڵای کوردستان چۆن لەسەر عەرەبانە فرۆشرێ ئاخر چۆنە بێت پورە کاکە کڕیومە خۆ نەم دزیوە کڕیومە ئەو دایرە لە چیە کڕیوە دایرەی ژنەکە نێ و دایرەیوانێک هەڕاجیانەکە هەنێک کەل و بەلوشیانە بوو هەڕاجیانەکە منیش بە جوملا هەموویم لێ کڕینەوە ئەنجا لە ناوە ئەو عەلەمەی کوردستانی جا بوو خۆچی بکەم عەجیب یعنی عەلەمی کوردستانیان لێزیە زیایەکەی چی لێ بکەم وەستا ئابزانە چەنە بێت ئەو زیا زیایەکەی ڕەم بێت 4 لیتر ببێ 4 لیتر دەزانشی نەوزاگیان ئاوا هەنێ ئاوی تێکە دەوری 16 لیتری ئاو بۆ ئەوەی بیکە دەبەکەوە لەگەڵ ئەو بنزینە بۆی دیار بێت کە ئەوە 20 لیتریە لەو لاوەداینێ ئەوە مشتری خۆی هەر بۆیەت 4 لیتر بنزین فقط 16 لیتر ئاو کوڕم تەماع باش نییە پیا نابێوەنە بە تەماع بێرە وڵات 16 لیتر ئاوی تێکە و لەو لاوەداینە مشتری بۆیەت کۆرە لای بە وەستا کاکامە کەی کاسپێت تۆیکەی جاخۆ ئەم ویژدانەی تۆ قوڕەکە بەسەر وەستا ژن و منیشە کاکە گیان چی بکەم بەدەست خۆم نییە نەوزاد ویژدانم ڕێگەم نایە غەل و گەشتکەم ویژدانم نایە لێ چاوچنەوە بم چی بکەم خۆشم هاوارەکە بەڵێم ویژدان وازم لێ بێنە دەستم بەرە با چوارعانە بەیاکەم نایەڵێ و نایەڵێ و نایەڵێ چی بکەم معلوم ئەم ویژدانەی تۆ زەرەرێکی زۆر گەورەمان لێیە گوز بەخوازم تەلەفۆنم بۆ هات پیا ئەبێ بە ویژدان بێ ڕۆڵە نەوزاد گیان هەلو حەسەن گیان چۆنی و بۆ ئەدرم تەلەفۆنی کرد ها کاکە چەند کەی چەندم بۆ نێری ئیمشەو 2000 لیتر کورا حەسەن بۆ خاتری خوا 2000 لیتر چی بکەم خۆزانی چەنێ ئاوێ بێت کاکە گیان تۆ هەوڵ بە مەحاوەلە بکەنیە هەر چۆنەکە بێ ئیمشەو 4000 لیترمان بۆ بنێرە کاکە وەستا پێی بڵێ تەنکەرە سەوزەکە ئەوەی
حەسەن جۆ لێبێ ئەگەر خۆشی پێ نابێ بزانە ئەو تەنکەرە سەوزەکە بدۆزەرەوە تەنکەر ئاوەی ڕقەمی پێشەوە دوای پێوە نییە ئەزانجی تەنکەرێکە ڕقەمی پێشەوە و دواوەی پێوە نییە بە حاڵەتێک لەسەر داشبڵەکە دیارە 11 دیارە حەسەن گیان ئەگەر بۆ نەدۆزراوزانشی لەسەر داشبوڵەکەن بە حاڵەتێ ڕقەم دیارە ڕقەمێکی لەسرە ها کورە بابە من مارێنزێک پێی وتم لەو سەرجادەیە بینی بووی شەو ئەڵێ شەو بەو سەرجادەی شەسیا سوڕێتەوە و هەسپی کابێ پەشی کەوتبێ ئەیات ئێڵەن کوڕێکی زۆر بە ویژدانەوە بوو خۆم و خۆ وایە پیکابەکە پڕیش بێنە دەبە بە شەرتێک پیک چۆن بڵێ لێ مەترسە تەنکەری تیجاریە حەسەن گیان ئەڵێتەن هاتی تۆ بۆ حیامە بەی تەنکەری تیجاری کوا هەیە بەنزینی تیجاری هەیە بڕوا بکە ئەڵێن تەنکەرەکە تیجاریە حەسەن ئەڵێن تەنکەرەکە تیجاریە کاکە ها ئەزانی کێوتی ئەحمەی خۆمان ئەحمەی بەرنامە ئەڵێ ئەو گاگەحمە و توێتی و توێتی تەنکەرەکە تیجاریە کورە بابە من مارێنزێ بۆی گەڕامەوە لەسەر جادەکە بینی بووی بە ئینگلیزی پێوتمتی ڕقەمەکەشی بەخوا 11 نازام 11 چەنە حەسەن 11 ئاوی شتێکی ئاوەتیا بوو دەباشە بە قوربانی شەو بزانە بەنزینەکەی کەیان چی لێکردەوە ئەی ئەڵێم ئەو بەنزینەکەی تردان چی لێ کرد کەوت لە قەزای چی قەزای گۆزە دەباشە عەلاکولین بەساقەبم ئەوەی دەریم شەو چاوەڕێتم کۆرە نەبابە مەترسە حەسەن کورە حەسەن من تۆ ئەوە نەبووی ئەگناسم و شتێکی بەنەوەک سڕ لای پیا و مەترسە ناخەمە نەبێ ناڵم کەس بزانێت دەباشە دەی خوا حافیزی بێ خوا حافیز ئەرێ نەوزار ناوی عەجایب پەیا بوو چۆن ئەی تۆ بیستوتە قەزای گۆزە و ناحەی مەنجەڵ و ئەوە هەمووی پەرلێ یعنی چی یعنی ئەوە نیاڵێ قەزای گۆزە کەو لە دیزە بەنزینەکەی قەزای وانێک کرا بە قوربانی بەنزیخانەی هین ئای بەخوا تۆش هینی مرد و مرێ هیچ شتێ لە دەستی ڕاناکە خۆزگە بە خۆزگایەتی خوا ئەم عەقڵ و مێشکەی تۆم پێوە بوو بە شەرەفم ئێستا پەشمەک مەفرۆشت ئافەرم دەرجۆ لێبێ حەسەن ئێستا ئەچی بە قوربانێ بم بە پەلا گەراجەکەی ماڵی خەزورم نییە چۆڵی کە هیچی لێ مێڵە ئیمشەو حەسەن بۆمانیەنێت حەسەن بۆمانێ کورە فشەکەرە 1000 وحدی واشی یاوە بە من یەک قەترەشی پێ پیا نابێ ئۆڵێ مەتار نیەتی بەنزین ئیتر ئەم لەکوێی بوو بزانە کوشتەی دەستی خۆیەتی تەلەلەم لە ڕیزە عالام باوکە ڕۆیەتی ئەی تەلەلەم بزانە کوشتەی دەستی خۆیەتی لە ڕیزە عالام باوکە ئەلاو بەخێر بێتەوە یاقەوە نەموویەیتەوە ئەوەی یەک کەڕێ بەنزین لە ئێمە بکرێ هەتا ئەمرێ پەشیمانە بۆ بنزینی خراپمان ناوی تێ خاڵۆ ئەزایی چۆنە بەساقم خۆی بەنزینەکە هەمووی خراپە بەس خەتای شخصێکی معەیەنی تیا نییە ڕاستەکە ئافرم ڕاستەکە خەتای سیستەمەکەیە کام سیستەم ئەم سیستەمی بێ سیستەمیەکە ئێستا هەیە ئای بەخوا بەزەیم بەم حکومەتە ئاەتەوە خەفەتی بۆ ئەخۆم گوناحن تو خوا داماوانە چەند ئەزمە حەلکەن چەند ئەیدەوە باسی ئەزماکە کورە دوانی وەکو تۆ ئەزمەی دروست کرد کورە شەکری خوارد ئێمە ئەزمەکان حەلەکەین بۆیان تۆ حەلیەکەی ئەنجا بۆ شتێ ناکەی ئاوا کوژەکەیەکیشی نابکە بە ناوچەوانتەوە با چاوەلەفوز لێتان نات خوا قەیناکە ئێمە لە پێناوی پەرژەوەندی گشتی و میلەتە 100 جار بە چاوی شۆ ببین احتیادیە لە لامان فعلا هەموو شتێ لامانی احتیادیە بەس یەخشت لای منی احتیادی نییە چییە؟ ئەو مۆزوعەی هەیفا وەهبی ئافەر هەیفا وەهبی؟ بەس ئەوە منی کوشتووە هەیفا وەهبی چییە؟ ئەی چۆن هەیفا وەهبی ئەو هونەرمەندە گەورە بەو هەموو بەخشش و بەو هەموو ئیمکانیات و توانە و بەزم و ڕزمەوە فەقیرە بە ئەندام وەریان نەگرت لەکوێ بە ئەندام وەریان نەگرت؟ لە نەقابەی هونەرمەندانی خۆیان